سڵاوتان لێبێ. ڕێکخراوی مافی مرۆڤی کوردستان ڕایگەیاند لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا لە ڕۆژهەڵاتی کوردستان چەندین چالاکی سیاسی و ڕۆژنامەنووس و چالاکی مافی مرۆڤژنان و کرێکاران و خوێندکاران و نەرمەندان لەلایەن دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئێرانەوە لە شارەکانی سنە و مەهاباد و نەغەدە و شنۆ و پاوە دەستگیر کراون. لە بەیاننامەیەکدا ڕێکخراوی مافی مرۆڤی کوردستان ئاشکراشی کردووە ئەوان بە دوواداچوون بۆ ئەو کەیس و گیراوانە دەکەن و داواش لە بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران کردووە بۆ بێ ئەملاولا سەرجەم گیراوەکان ئازاد بکات. راپۆرتێکی نەتەوەیەکگرتوەکان ئاشکرای کرد دەسەڵاتدارانی ئێران هەڵمەتەکانیان بۆ ئەشکەنجەدانی کوردەکان بە شێوەیەکی وەحشیگەری و سزادانی عارەبەکانی ناوچەی ئەهواز لە باشووری وڵاتە با لە سێدارەدان چڕ کردوێتەوە. راپۆرتەکە باز لەوە دەکات کە لەم دوایەدا ڕژێمی ئێران هەڵمەتێکی بەرنامەڕێژی بۆ دەستگیرکردنی ڕۆژنامەنووسەکانی ئەو وڵاتە ئەنجام داوە تا ڕێگەیان لێ بگرێت هاوکاری میدیا بیانیەکان بکەن. دەستگا هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان وەڵامی بەرپرسی دەستگا هەڵبژاردننی پارتی دەداتەوە کەوتبووی یەکێتی هەڵبژاردنەکان یاریمدا دەبێتە هێزی سێم و دەڵێت ئەم ساڵ هەڵبژاردننی پارلەمان و ئەنجومەنی پارێزگاکان دەکرێت و ئەنجامەکەشی پێچەوانەی ئەو لێدوانە دەبێتەوە. لە ڕوونکردنەوەکدا شۆڕ ئیسماعیل بەرپرسی دەستگا هەڵبژاردننی یەکێتی وەڵامی خەسرە و گۆران بەرپرسی دەستگا هەڵبژاردننی پارتی دەداتەوە و ڕایگەاندووە دەبێت بە پێی چ نەخشەیەکی دیاریکرا و ئامادەکراوی دەستگا هەڵبژاردننی پارتی کە خەسرە و گۆران بەرپرسێتی لە سەدا 50 دەنگەکانی هەڵبژاردنەکان هەرێمی کوردستان بۆ پارتی بێت. وەزیری وزەیتون شیاڕەتی کردەوە لەگەڵ دەسەڵاتدارانی بەغدا ڕێکەوت بن کە دەبێت تەنها دوای وەرگرتنی ڕەزامەندی ئەوان گرێبەست لە بوارینەودا لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستاندا ئیمزا بکەن. لە لەدوانێکیدا بۆ ڕۆژنامەی حوڕەتی تورکی تانەریاڵدز داوای لە حکوومەتی عێراق کرد هەوڵ بدا داهاتەکانی زیاتر بکات بۆ جێبەجێکردنی پرۆژەکانی ئاوادانکردنەوە و لە بیرچوونەوەی نامەتەکانی. نوری مالکی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند بە پێی تێڕوانینی خۆی بۆ پرۆسەی سیاسی عێراق 4 بژاردە لە بەردەمیاندایە بۆ چارەسەری قەیرانەکە و ئەوان لەسەر 2 بژاردەیان ڕەزامەندن. مالیکی لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ کەناڵی ئەڵڕەشیدی عێراقی وتی با پێی تێڕوانین و خوێندنەوەی بۆ پرۆسەی سیاسی عێراق 4 بژاردە لە بەردەمیدایە کە بریتیە لە گەڕانەوە بۆ تائیفێت و دابەشکردنی عێراق و وەڵۆشاندنەوەی پارلەمان و کردنی حکوومەت بە حکوومەتی کاربەڕێکردن و ئەنجامدانی گفتوگۆ. دوای ڕۆژێک لە کەوتنەوەی توندوتیژی لە گرتوخانەی ناوەندی و ئاگربەردانە بەشێک لە بیناکەی سەرچاوێکی پۆلیسی عێراق ئاشکرای دەکات چەندێکێکی سەربازی ڕێوشوێنە ئەمنیەکانیان لە چواردەوری گرتوخانەکەی لە خۆراوی بەغدا چڕ کردوێتەوە. سەرچاوەکە کە نەویستوە ناوی ئاشکرا بکرێت بە سۆمرە نیوزی ڕاگەیان بە مەبەستی خۆئامادەکردن لاگەری هەر هێرشێکی چەکداری کە دووچاری گرتوخانەی ناوەندی بەغدا بێتەوە کە پێشتر ناوی ئەبوغڕێب بووە. هێزەکانی سوپای عێراق چەندین بربەستی کۆنکرێتی و خاڵی چاودێری و پشکنینیان لە نزیک گرتوخانەی ئەبوغڕێب داناوە. بەڕێوەبەرایەتی هاوردەکردنی سەر بە دەستەی نەزای عێراق لە یەکەم راپۆرتی ساڵانەیدا ئاشکرای کرد بڕی پارەی گەندەڵەدارایی ویدارەکان کە لە ساڵی ڕابردوودا بۆ دەرەوەی عێراق بە قاچاغ براون گەیشتوتە زیاتر لە 1 تریلیۆن دینار. بەڕێوەبەرایەتەکە ڕاشی گەیاندووە تا ئێستا 1 دینار لەو بڕەپارەی کە بۆ دەرەوەی وڵات بە قاچاغ براون و دزراون نەگەڕێنراوەتەوە خەزێنی حکوومەت. ڕوونیشی کردەوە ژمارەی و بەرپرسە حکومانەی کە بەدزینی و بڕەپارەیە بۆ دەرەوەی عێراق تۆمەتبار کراون. 37 بەرپرسن کەسیانیان وەزیرن و لە پلەی باڵادان. لێکۆڵەرانی نەتەوەیەکگرتوەکان ڕژێمی بەشار ئەسەد تۆمەتبار دەکەن با پێکەنانی ژمارەیەک لیژنەی جەماوەری کە کاریان ئەنجامدانی قەسابخانەی خوێناویە لەسەر بناغی تایفی. دوابەدوای کۆبوونەوە بە وەزیرانی دەرەوەی یەکێتی ئەوروپا لە شاری برۆکسل و لە کۆنفرانسێک ڕۆژنامەیدا ئەغدەر ئیبراهیمی نێردەی یاوبەشی عەرەبی و نێودەوڵەتی بۆ سووریا هۆژداریدا ئەگەر قەیران و توندوتیژەکانی سووریا بە شێوەیەکی ئاشتیانە چارەسەر نەکرێت ئەوە پێدەچێت سووریا لە سۆماڵ خراپتری بەسەردا بێت. کورتەیەک لە هەواڵەکانتان پێشکەشکرا. هەر شاد بێت.